ئەم بەلای هەندێک کەس زۆر قورسە. من باسی دینی خواکەم کێ بەلایەوە قورسە ئاساییە. برای بەڕێزم، مێردی بەڕێز، بەخیلی مەکە، ڕەزیلی مەکە، خەمسارد مەبە لەوەی لە ماڵەوە هەندێک یارمەتی خێزانت بدی، بە تایبەتی لە شتی قورسە. خێزانەکەت خەریکی فەرشێکە لای بە فەرشێکی قورس ئاوا دانیشتوە سەیری کاقی بەسەریوە نییە. ئاخر بەیانی نەخۆشکە قوڕەکەی بۆ تۆیە، بەیانی تووشی فەقرات بێت چەندەها ملیۆن پارە بێت تۆ بیدەی. خێزانت فەقیرە فەرشێک هەڵەگرێت تۆ چەند قووەتی ئەوتیایە یارمەتی بدە، خۆ کەم ناکەی. خێزانت ڕاتە بان پەیژەیەک مەیەڵە بڕاچووکە کەوت بکەوێتە خوارە قوڕەکەی بۆ تۆیە. تۆ فێر پەیژەی گوێ دێنێ بەس ئەو فێر نی لانێ بکەوێت. لە شتی قورسە لە هەندێشتا یارمەتی خێزانەکەت بدە، هیچ عیبێتیادی. با جوان گوێ بگرین. باوەڕمان بە حەدیسەیە؟ بەڵێ بێگومان الحەمدولله. کەس لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەخسیەتر و بەڕێزتر و پیاوترە لە ئێمە؟ ناوەڵڵە، حاشا، کەس لەو پیاوتر نییە. تەواو دڵنیا بەلەوە. لە حەدیسێکی صحیحدا هاتووە لە صحیحی بوخاری، کاتێک کە پرسیار لە عایشە دەکرێت ڕەزای خوای لێبێت دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵەوە چۆن بووە، دەفەرمێ يكون في مهنة أهله فإذا سمع الأذان خرج. أما پیاوە صلى الله عليه وسلم خزمەتی خێزان و مناڵەکانی خۆیە کە لە ماڵەوە بوو، بەس کاتێک کە بانگی بدایە ئەڕۆشت بۆ نوێژی جەماعەت. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، عائشە ڕەزای خوای لێبێت دەفەرمێ كان بشرا من البشر. پێغەمبەری خوایش صلى الله عليه وسلم بەشەرێک بوو و ئادەمیزادێک وەکو ئێوە، ئادەمیزادێک بوو، بەڵام چی دەکرد؟ يخيط ثوبه. جاری وا جلەکەی دەدڕا، جلەکەی خۆی دەدووریەوە. جاران پینە هەبوو، باوباپیری مەزۆبیان شاڵەکانە پینە بوو کاتی خۆی پێش پەنجاکان بە تایبەتی، ئەو کاتە پینەکردن ئەحتیادی بووە. جلەکەی خۆی پینە کردووە، جلەکەی خۆی دووریێتەوە، شتێکی ئاساییە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی کردوێتی. ئەگەر تۆ بیکە یا خێزانەکەت بیکە ئاساییە، مەڵێەوە ئیشی من نییە. خێزانەکەش بۆ کا باشە، لانێ باشتر بزانێت لە تۆ، بەڵام ئەگەر خۆشت جلێک دووریەوە مەیکە هەرا و شەڕ و ئاژاوە. ئەمە یەک. ويخصف نعله. جارە پێڵاوەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەدڕا، خۆی پێڵاوەکەی خۆی چاک دەکرد و دەیدووریەوە، پێڵاوی خۆی دەدووریەوە. ئەمە ئەوە. ويحلب شاته. هەندێک جار مەڕیان هەبوو مەڕەکەی دەدۆشی، شیری ئەدۆشی، شیر. دەبێ وڵێ ئیشی ژنە بەس ئەمانەت ئایا بەس ئیشی ژنە ئیش پیاویشە؟ هەردووکی. خێزانت کردی باشە، نێژی کرد مەیکە هەرا خۆت بیکە و تەواو. دەفەرمێ ويخدم نفسه. خزمەتی خۆی دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین پیاو بووە بۆ خێزانەکانی خۆی. کۆمەڵێت حەدیثی شەیە کە باسی شتی ترەکە لە ماڵەوە، کەواتە پێویستە لە ماڵەوە پیاوی پیاوانە، پیاوی عاقڵ، پیاوی ژیر، پیاوی تێگەیشتوو لە ماڵەوە هەندێک ئیش ئەکات بۆ خێزانەکەی، بەوەی کە پێویست بکە. ناڵێم هەموو ئیشێک. ئەزانی خێزانت نەخۆشە یارمەتی دە، ئەزانی خێزانە خەریکی ئیشێترە کەم ناکەی شتێک لابەری لە شوێنە بۆ شوێنێتر، شتێک قورس هەڵەگرێ یارمەتی بدە. ئەمە پیاوەتیە، چونکە ئەو خێزانە زیاتر تۆی خۆشەوێ، زیاتر دەبینە تۆ مووقیفت هەیە، مووقیف. ئەی خۆ ناچێ بانگی دراوسەکان بکە. خێزانم چێ دراوسەکان ماکە فەرش هەڵگرێ، تۆش دانیشتە خەریکی فەیسبووکی. ئەمە شەرمە بەڕاستی. ئافرەت ێبانگە یارمەتی ئەدا بۆ شتێکی بەسیط، شتێک قورسی لەگەڵاگرێ، تۆ بەقەت هەردوویان بە قووەتی بۆ یارمەتیان نادەی، خۆ کەم ناکەی. بۆیە لە کۆتاییدا دەڵێم برا بە ڕێزەکان، بەخیلی مەکەن لە ڕێزگرتن لە خێزانەکانی خۆتانە، خوشکە بە ڕێزەکان، ئێوەش بەخیلی مەکەن لە ڕێزگرتن لە پیاوەکانی خۆتانە.